أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة. أصحاب الجنة هم الفائزون. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة. أصحاب الجنة هم الفائزون. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس
لعلهم يتفكرون. صدق الله العظيم. ما شاء الله لسه كانوا خوش مامۆسایان زۆر بەخێر بن. مامۆسا ئارام شەیدان و خات و بەیان نووری زۆر بەخێر بن سەر چاوان. بەخێر هاتن. مامۆسایان با لە ئێوە دەست پێکەین جژنیشتان پیرۆز بێت و پامی ئێوە چییە؟ فەرموون جژنێک پیرۆزی خۆتان بگەێنن. سەرەتا بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، بە ناوی خێزانی بەڕێزیشمەوە جژن لە هەموو ئومەتی ئیسلامی پیرۆزەکەین و شاری سلێمانی تایبەت و کوردستان تێگڕا. دەستخۆشیشمان هەیە بۆ جەنابتان کە ئێمەتان یاد بۆ و ئێمەتان بانگێشت کردو بۆ ئەم کەناڵە بەرز و بەڕێزە. دیارە لەم شاشە جوانەوە ئێمامە یەکەم جارمان من یەکەم جارم نییە دەرەکەون. بەخێر بێنێ جارێکە سپاسی جەنابتان دەکەین. ئومێدەوارین لە خوای گەورە خوای گەن مەوفەقتان کە ئینشاءالله. یاخوا بەخێر بێن و دووبارە جژنتان پیرۆز بێ خات و بەیان گیان جژنی تۆش پیرۆز بێ و زۆر بەخێر بێ. یاخوا بەخێر بێن. پامی تۆ چییە جژنی پیرۆزی خۆت بگەێنیت؟ سپاستانەکەم بۆ بەرنامەکەتان و جژنتان پیرۆز بێ و سەلامەت بێ. جا خاتومیان هەر کە هاوباسی لەوە کردی مناڵی بچووکم بەجێهێشتوە لێسەوە خەمی ئەوەیەتی خاتومیان یەخوا بەخێر بن. سپاس بۆ کاتێکە بێمەتان بەخشی. حەزەکەم سەرەتا لە مەراسیمی جژن لای ئێوە وەکو خێزانێک کە دڵنیام وەکو خێزانێکی کورد ئێوەش کۆمەڵێک تایبەتمەندی و کۆمەڵێک ئەرک و بەرپرسیارەتیتان لەسەر ڕۆژانی جژن تێپەڕێنن. حەزەکەم وەکو کابانێکی ماڵ وەکو خانمێک کە لە ناو ماڵای ئەرک و بەرپرسیارەتی خۆت لە ڕۆژانی جژندا و مەراسیمی جژن بە کشتی چۆنە؟ واللهی ئێمە بە حکمی ئەوەی عایلەیەکی ناسراوین، ئەم زۆر کەس ئەی ناسێ و تێکەڵیمان هەیە. ماشەڵڵا قەرباڵغین قەرباڵغ خۆشەوە نیە؟ خەڵگەڵێ جژن زۆر ناخۆشەوین ئەڵێ ماوەرن بۆ ماڵی ئێمە ماشەڵڵا ماڵی ئێمە زۆر قەرباڵغا. ئاوادان بێ هەمیشە. مامۆستا ئێوە لای ئێوە چۆنە؟ ئایا ئێوەش ئەچن بۆ نمونە بۆ نوێژی جژن و ئەو مەراسیمە کۆمەڵایەتیانی کە هەیە لە جژنە تا چنێک گرنگە لای ئێوە؟ جارێک بەعینوان ئەوەی کە من مەلام با بڵێن مامۆستای مزگەوتم و لە ڕێکخرای ڕۆشنایی دڵیش لەوێ مامۆستام دەرس بە نابینەکان ئەڵێمەوە بەنسبەت ئێمەوە جژن گەلێ خۆشە. وەکو بۆ نمونە عەرزت کەم من یەکەم ڕۆژی جژن کە نوێژی بەیانیم کردووە تر نەخەوتومەتەوە. چۆن؟ چونکم سعات 5 بوو لە مزگەوت حاضر بوومە بۆ قورئان خوێندنی جژن. قورئان خوێندنی جژن الله ئەکبەر گەڕانەوە لە ڕێگە بۆ نێو هەموو برنجە خۆش و فاسۆلیا و قەیسەوەی دایکە گیان هەتا گەیتەوە ماڵەوەی تر منی بەڕاستی سپاسی بەیانخانەکەم خێزانم بە حەقەت ینی تا ئێستا جژنێک بەسەرمانە تێ نەپەڕیوە کە ینی ئەم خاتونە گەورەیە بەبێ ینی بەبێ چێشت بەبێ نانی تەواو تا زۆربەی جژنەکان ینی سەروپێ لێنێ بوو گیپە و سەروپێوانە پار قەلێکم کڕی بوو خۆی سەری بڕی ینی سەری بڕی و چاکی کردو بۆ جژن و ینی بە تەواوی تەرتیبات ئێمە پێشوازی لە جژنەکەن چونکم هەم وەکو ئەرکێکی ئاینیش کە ذلك ومن يعظم شعائر الله. ینی من سپاسی خێزانمەکەم کە ئیتر هەر لە چێشت لێنان و مناڵ بەخێوکردن و کاکە حەوشە شۆردن و ئەو منیش مناڵێکی گەورەم بۆ ئەو لێتان نەشارمەوە. ینی بیانوم زۆرە لە خواردنی خۆ حەزم لە خواردنی خۆشە بەڕاستی هەرە وەڵڵای زۆر نەوسا جژنیش بە خواردنەکەیەوە خۆشە. جاری وا هەیە جا خواردنە خۆشەکانی خاتوبێ مەگەر داوەتێکمان کەی ئەوە ئەوە لەسەر وعد بێ ئینشەڵڵا باشە. خۆمەڵتان ئاوادان بێ بەزیاوە لێتان ڕاوین. زۆر جارەڵێ چێشتونان مەکە خۆی لاگ مەکەوتم وڵی بەیانی جژن بەو چێشتەوە. جاری وا هەیە چێشتونانەکە کاتە نیوەڕۆوە هەر لە خۆ هەستەکەی جژن نییە ئەحساسی زۆر ناخۆشە بەیانی بێ نام خورابێ. باشە بێجگەل لە خۆتان چەند منداڵتان هەیە ئەوان چۆن پێشوازی لە جژنەکەن خۆشە جۆکە بەلایەنەوە؟ بچکۆلەیەکمان هەیە من قسەکە فول لە دەم خێزانی بەڕێزم بچکۆلەیەکمان هەیە الله گیان عتایکە بە هەر کەسێکە نیەتی ئێمەشمانکە ساڵێک و با بڵێن 8 مانگە قاتی شاڵ و فەرەنجی هەورامی لەبەر بوو زویانی ئەوەندە جوان گۆڕی بوویان نییە کە خەوی هات ئاوایەکرد لە خۆی گۆرەوتیان بابەوە لەبەرەوە فەرەنجی خەوی بیان ناکەوێتەوە لە ڕاستی شەکە بۆ مناڵ تۆزی ئەتا کاکم هات بۆ ماڵمان وەستا سەنعانی برام
وقالتي بابا بۆ خاتری خوا والله ئەمە کاکەمێناڵێ مناڵە ئیستراحەت کار ینی با بڵێن ڕۆژێکی شکۆیەکی زۆر جوان ئەبەخشین بۆ ڕۆژە چونکم بۆ ڕۆژانی خوان ذلك ومن يعظم شعائر الله وشعيري خوای گەورەی بێ بەز ڕاگیرێ جا سپاسی بەڕاستی خاتوبیانەکەم کە بە حقەت ینی هاوکارێکی تەواو بۆ من بۆ هەموو میوانە زۆرەی منەوە ماشاءالله تر حوشەبانی پاک اینجا ئەگەر بێنە ماڵمان ینی هەر مەشتەلێکی نەوعیە خۆی ئەمەندەی بوو حەزت لە گوڵە تایبەتە بەڕاستی لە ماڵە ئەوەیشی کە گوڵ بەخێوەکە ئەرکی زۆر زۆرە من بەزستانە ناناڵم بفەوتێنیان بەمە ژوورە و خەڵگەڵێ باشە ئەم هەموو باش پارێزگاریشان لێکەیت ئەوە دوای بەرنامەکە ئاگادارم ئەکەنەوە یان لە ڕێگەی کە دانیاری بەڕێزەوە ئەو داوەتەوە لەسرم ئەوی یەخۆمەزانەکەین ئەوە تاوت چەسپا لە حکومەت هێرێ وعدەکانم ڕاستەیەەکە مامۆسایان لەگەڵ قەیسیات چۆنی جێژنیانی قەیسێتر ئەڵم پیاکەمتر حەزی لێتی مامۆسا قەیسی بەڕاستەوە جارە بڵێ شوێن بە ئاەتی خوا بە تایبەتی لە خۆشەویستێکم پاڕاومەتەوە گۆشتی گوێرەکەم بۆ دائانێ بۆ ناو قەیسی جا گۆشتی گوێرەکە بۆ ناو قەیسی زۆر خۆشە چونکم نییە خاتوبانیش کە لێ ئەنێ با بڵێن بە قەیسی کوردی ئەوم قەیسە ئینە نا با بڵێن تورکی ئێرانیە نا مزریەکی تایە ئەو گۆشتە مزریەک گەڵەچنێ ئۆف جا خاتوبیان تۆ چۆن لێ ئەنیت هەیە دۆشاییتەکە هەیە تی ناکە هەیە حەزەکات گۆشتی تیابێن تیای نەبێ هەر دەر مناڵی من کشمیش ناخوا بەس کوڕە گەورەکەم منیش حەزم لێ لا بدەری خۆشم نایخۆم جاری باڵە لەبەر خۆتان بۆ منیشی ناکەن منێکەمە ناو برنجەکەەوە بۆ ئەم بەجیا بۆی تێکەم وەڵم بە تێکەڵ نەبێت جا قەیسی ئێوە کچووکە کوردیش لێنن لەوانەیە ترژ بە دوای شەکری تێ ناکەن خۆ نەوەی قەیسیمانەیە ترش نییە ئەی وایە زۆر ترشە آخر ئەو قەیسێ ترشە ینی ئەو گۆشتە ئەبێ ترشی هەڵمژەیە قەیسەکە بۆیە خۆشەگینە وایە زۆر ترشە قەیسی نییە باشە مامۆستا بێژگەر لەوەی کە ئێوە خزم و دۆستانتان سەردانتانەکەن بە حکمی ئەو پێگە کۆمەڵایەتی کە هەتا باست لەوە کرد مامۆسایوە چالاکی لە ڕخراوە لەگەڵ نابینایانیشا کۆنتاکتێکی باشە هەیە ئەو کەسانەکەن کە سەردانی مامۆستاکەن و ئایا خۆش بێژگەلەوەی کە پێشوازی لە میوانەکەی خۆشت گرنگی بۆ ئەی کە بچی بۆلایەن تۆزێ لە تەلەفۆنا ضعیفم ینی پەیوەندیم کەمە بە تەلەفۆن بەڵام ئەگیناوەکو هاتوو چۆ الحەمدلله پەیوەندیم زۆر باشە و نابیناکان یەن تەبیعیمە تێکەڵیمە لەگەڵ هەموو کەسێکە هەیە ڕاستە نابیناکان زیاتر مستەفیدن بەس ڕەنگەوەکو مامۆستایەک زیاتر حەز بکەن سەردانت بکەن والله ئەگەر قەنەعاتەکەی جژن لەبەر تەلەفۆنم کوژاندەوە ئەمەندە ینی نەم ئەتوانی جواب بەمەوە یەک لەسەر نەم ئەتوانی ینی بەڕاستی پێشوازی میوانەکانم کەمە تا برادێک لەوێ بوو تووڕە بووتی ماوەسا والله ئێمە بۆ لای تواتونێتر دەوتمیش کوژ مەجبور بووم کوژاندەوە ینی سپاس بخوا بەڵام دیارە ئەم گەورەیە بۆ قورئانەکە ئەگەڕێتەوە کە خوای گەورە بۆ دینە جوانەکەی ئەگەڕێتەوە کە لە ماڵەکەی ئێمەیە بەهرەمەندی کردوونیانی تیشکێک لەو نورە بەرمان کەوتووەکو ماوەسا ئەحمەی مفتی زادە لە وەصفی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر ودمی هەناسەی تۆ نەبایە ئەمن چی بووم مەگەر هەر خوا بزانێ لە تۆوە گەیوە سەرمایە حەیاتم تروسکەیەکی دەروونتانی ژیانێ جا پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر ژیان دۆست بووە زۆر ژیان دۆست بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە حەزیشی لە خواردنی خۆش بووە کە خێزانەکانی بۆی لێنێن ینی خواردنی خۆشی بۆ بکەن و ئەوانە مەسمان پەیوەندی کۆمەڵەتیەکان بوو بە بەڵام لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فێری ژیان دۆستی بووین هەم خاتونی بەڕێز ینی من سپاسێکم نەک لەم کەناڵەوە بەرنامەیەکمان کرد لە بابلن لە ڕێکخراوەکەمان لە دوانزە یادی هاوسەرگیری بوو من زۆر وەسفی خێزان بم کرد و ئەوانە وتم چاو بوو دەست بوو بۆ من خاتونێک نووسی بوو وەڵا گەرچاوی هەبوو ئەو وەسفانەی نەیە کرد بەڵام بەداخەوە ینی وا نا لە هەندێک کەس الحەمدلله وەشکر ینی با بڵێن
پەیوەندیەکانمان زۆر بەقوتن. تۆڕە کۆمەڵایەتەکان بەڕاستی شوێنێکە باش بی خراپبی چاکبی چاک نەبی ئیلا خەڵک قسەی نەشیاوە کات لە ڕووی بەڕێستان خاتونێکی کابانی بەڕێزی جوان کە لێرە ئامادەمە سپاس دەکەین دەستخۆشیت لێکین بەڕاستی پای ڕاگررتنی خێزان ئافرەتە و ڕۆڵێکی گرنگی هەیە تر گەورەی ئەویش ئەگەر ئەو بە یەک سپاس بۆ ئەو تەبایی و جوانی کە نێوان ئێوەیە هەیە. ئەمە سایان باس لەوە دەکرێت هەمیشە کە وترێت مەشڵات تەمەنی کێونیشتان نییە بەس ئەڵێن جژنی جاران خۆشتر بوو لە جژنی ئێستا هەمیشە بەراورد ئەکرێت. وڵی جاران بەس چکلێت و چبەتەوەی چیتر نەبوو باسی کە هێشتا و سێهێشتا چوارێ بووە کەم کە شەڕی عێراقوێران بوو تەبیعی من مناڵ بوو کاتە تەمەنێکی زۆرم نییە و با بڵێن خۆ مناڵ ناکەمەوە چونکەیان هەر گەنج دیاری من هەفتا پێنجم قوربان مالی هەفتا پێنجم بەڵام لە چاو پەنجاکان و شەستەکانە شتێکی وا نازانین بەڵام ینی ئەلحەمدوللا ئەو خۆشبەختەی ئەو خۆش نودیەی کە ئێستا هەیە بۆ میلەتی کورد هەرگیز ئەمە نەبووە هەرگیز ئەمە نەبووە بەتایبەت ئێمە ینی با بڵێن ماڵمان لە بیارە بوو جەژنەکانی ئەو کاتە من هەچەند ینی با بڵێن زەمەنی ئەو کاتە کە شەڕ بوو لە شەڕیشا ناتوانانی ینی پیا ناتوانێت دەستکراوە بێ بەتایبەت باوکەکانی ئەو کاتە قاتێ جلیان بێ هێنایی تر بەویستی خۆی بۆەوە نەبوو بچی هەڵیگری کاکە ئەو کاکەوە لە بەرکەتر جاری وا کورد بوو جاری وا بوو بە بەرد نەبوو جەژنیش وەڵای من بیرم بێ هەر شەربەت بۆ چکلێتتر شتی کەم نەدیوە بەڕاستیانی ئەویش ینی شتێکی واتیان جژنانت وەرناگر مامۆستا بەڕاستەوە بەتایبەت خەزوری بەڕێزم کە ئێستا ئەوە ینی با بڵێن جگەر گۆشەی خۆی پێشکەش کردوم بەتایبەت ئەوەستان پاسێکی ڕافی هەبوو پاسی ڕافیان پێوت چاوەڕۆمایەکە تا مامنوریم بێت پەنجافلسەکەمان بداتێت پەنجافلس بوویتر کوڕ نەبوو دیناری بدەنێ زۆر گەورەشی و جژنانەیە ڕاستی خۆش لەگەڵ خێزانمان بڵێ ئامۆزایەکی من بە تەلەبەی بیرمیە کە تەلەبە بووم لە ماڵی ئەوانە لە هەشتا و پێنج ئەوانە ماڵی با بڵێن تەمەنێکمان جیاوازیشمان هەیە تقریبن من تەلەبە بووم لە ماڵی ئەوانە لە سێ و چواری ابتیدائیە کە ئامۆژنمەوت ئەگەرە کەستان بیخەوێنم ئەیدەم بەوەیانە داوا بە نسیبی خۆم بوو یان خاتو بەیان باسێک لەوە بکەی لای تۆ یادگارەکانی جژنی ڕابردوو ئێستا چۆنە هیچ جیازێکە بینی ینی بۆ نمونە لە شێوازانکردنی خواردن بۆ بەیان و بەس بەیان باسی ئەوە بکە کە دراسی ماڵی کاکەمالی ئەبوو شوارە بووین لە زەرگەکە ها بەسەر هاتەکانی لای مامۆستا لە درگاکەیان نووسی من تەکیەکەی مەلار بە درگاکەەوە نووسی بەیان تەکیەکەی مامۆستایان ماشەڵڵا زۆر قەرەباڵغ ئێستاشی لەسەر بێ هەر ئەوە شەڕەنگەوای کردوێ ماشەڵڵا ئەوها کابان و لێ هاتووە خۆی کە لە ژنگێکی ئاو کۆمەڵاتیە گەورابی جیاوازی ئێستا من خوانەی بڕێ 4 کوڕ و 2 کچم هەیە کوڕە گەورەکەم هەموو جارە لە دایکە دەبێڵە باەک تۆز ئیسراحەت بکەم میوان هات ڕاکە نقڵەکە بەڵە دایکە یا تۆ بڕۆیا بامن یەکێکمان خاتو بەیان مامۆستا جژنانت ئاەتێت واللهی ئەمجارێوەرە نەگرتووە بە بۆێنی قەرەباڵغی میوانەوە دوایی بیرتان خستمەوە نیەکەی درکان بە تەما بووم گوڵی بۆ بکڕم قسەی بە تەما بوومتی گوڵەکەی بنان بە 15,000 شتێکی وای وت وتی حەزەکەم بۆم کردوتم بەخوا بۆ تەکڕم معادبێتتر ماشەڵڵا نازانم کاکە ئەوەماندا نبوو یعنی ڕیسی ڕۆژەکە بە تەواوەتی بگرین فرێ سێ و پرتەقاڵەکەش نەکەوتین بیکڕین باوەڕیان کردین الحەمدولیلا کە وەڵڵاهی ئەوە بوو کە ئەو سەرقاڵیش بە خۆی جوانیەکی هەیە ئەنی ئەو ڕۆژانەی جژن کە تو ئاتێ پەڕێن یاری بشەوە ئەو مود ماشەڵڵا منیشانی لەبەر میوان ها بڕاکی نەپرژامە زۆر شدەم و باشانیەوە بەس ئەم چەند ڕۆژەیە تایبەتمەندێکی هەیە وڵای لە کاتی بەیانی ڕەمەزانە بە ڕۆژون تو وەڵام من چەشتی خۆم لە ناوەکێ نانەخوا بێن قەنەعەت با بڵێن 29 ڕۆژمان کرد ئەو نیوەڕۆکەی من و خێزانی بەڕێزم لای مزگەوتی گەورە بووین لای کاسەمەڵ خەریکی جلوبەرکردین بۆ مناڵ من تەلەفۆنێکم هاتوتم بەیەک گیان بەخوا من بەجێت هەڵمتی کوێ وتم جەنای مامۆستا عوسمان تەلەفۆنی بۆ کردم لە ڕێکخراوە هەرە بێ بگەم ئێوارەش ئیفتارمان هەیە من نایمە خوا حافیز لەگەڵ کوڕەکەمە بەجێ مێژن ڕۆشتم کوڕەکەمم لەگەڵا مشکلە ئەرە وەڵڵی ماشەڵڵا تۆزە مەشغوڵین ینی باشە مامۆستا ئێوە ژیانتان لەگەڵ قورئانی پیرۆزەیە سپاس بەخوای گەورە ئەوە عنی فەزلی خوای گەورەیە کێم بۆ ماڵتان بۆ لای ئێوە یان ئەو تا خۆت کە ڕۆژانە خەریکی لە دەرس و دەورای تا چنێ گرنگی بە قورئانی پیرۆزەی لە ژیانتاوە تا یانی ڕەنگە لە ڕۆژانی جژناکە کەسێک سەردانتانەکە حەزکا بە دەنگی مامۆستا گوێی لە چەند ئاەتێکی قورئانی پیرۆز بێ سپاس بۆ خوا گیان
يعني قورآن گەورەیەکی پێبەخشیوین ترساوین دائما لەوەی بەرئەم ئاەتە بکەین وقال الرسول يا ربي إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا زۆر من ترساوم لەوە پێغەمبەر کاتێکا لە ڕۆژی قیامەتا فەرمێ یا ربي ئەمە ئومەتەکەی من بوو لە قورآن دوور کەوتنەوە دائما لەوە ترساوم لەگەڵ قورآنە ژیاوین حتى سەرەتا یعنی با بڵێن کە خێزانم دروست کرد من تەلەبەم هەبوون خێزانم نەبووە بەشایەتی ئەهلی شەیدانی زەرگەتە من دەرسی با بڵێن خوشکانم وتوێتەوە لە شەیدان لە مزگەوتە لە ماڵی خۆمانە با بڵێن تەلەبەمان هەر هەبووە تا خێزانم تازە هێنا بۆم تەبی ئەو با بڵێن تەمەنی مناڵ بوو کە من هێنام 19 ساڵ بوو کە گواستمەوە ئەو خەڵکە بۆ چیێن بۆ ماڵێ دوابێ من دەرسی قورآنێ لە ماڵمانە چۆن ئەو خەڵکانی کوڕەکەم بچووک بووە بر بۆ مزگەوت لەگەڵیا لە ناو ژنەکانە دانیشت مناڵەکانیش هەمان نمونەیان لێ دەدەشێت لە خزمەتی قورآن بن وەشکر یعنی کیانا ولیای کچم ئەوە الحەمدلله قورآنیان لەبەرە کاک ئەژی کاک محەممەد الحەمدولله يعني احمد گیان سپاس بۆخوا تا چەندێک هەندەری ئێوە وای کردووە کە ئەوانیش ئەوها وڵی ماڵی ئێمە ماشەڵڵا دایمە قورآنە دایم لەخوا بەزیاد لانێ شتێک بڵێم باوەڕ نەکەن هەتا ئێسش تەلەڤیزۆنمانێ ناڵە مناڵم سەری ئەڵقا بکە هیچ شتێک زۆر جوان ئەو کارێکی زۆر زۆر سەتەلایەتمان نییە بۆ معلومات هیچ کەناڵێک تەلەڤیزۆنمان نییە لە بیانی دانیشین بە دیارمت نا ئیتر ئەوەی خۆ ڕاستە ئێستا با بڵێن ئەم میدیای ئازاد و دنیای ئایپات و ئەمانە بەڵام ئەویش سامسۆرمان لەسەر داناوە کاکە بوو بە 11 کوڕم هەرزەکارە یەکسەر چم ئایکوکە یەکسەر لە قفڵەکە گوژێنەوە کاکە وەختی خەوەتەوە یاڵا من وام کە خۆی بوو بە باوک چۆنەژی کەفی خۆیەتی بەڵام من وای بوونی ئەو جۆرە سنوورانە لەناو خێزانە خێزانە پارێزە زۆر یعنی کارێکی گرنگەوە ئەکات کە بە ڕێگایەکی ڕاستە مناڵەکان با ئەژی گیان والەکە کا بڵێ باوکە بەخوا کوژاندەوە محەممەد گیان بڵێ من کاکە لەسەر مێزدانێتەوە بە قوربان ئاوایجا بەڕاستی بەس الحەمدلله وەشکر سپاس بۆخوا من خۆم عادەتێکم هەبووە کە هەر لە جەژن گەڕامەتەوە یەکسەر بەڕیس هەر هەموو مناڵەکانم ڕیسک و ماچم کردوون هەر هەمویان لە دایکیشیانەوە ینی سپاس یەکەم کە بە حەقەتیانی سەلەوەچە بەنسبەت ئافرەتەوە تۆ زەین بێ بەڵام یاڵا وەرە پێشەوە سەری ماچ کردووە دەستی ماچ کردم سپاسی جەنابتەکەم کە تۆ توانیت ینی ئەم جەژنە خۆشکەی چێشتر لێنا گەردن ئازاکە تا جەژنە سوحبەتێکی خۆشی کردم گەردنم ئازاکە وتیەچی لە دوای ڕەمەزانەوە تێپەڕێگەردنێ ئازابێ بەس پێشتر نا ئەیزانم گردنی ئازادەوەیشی کە نایزانم هەڵی گرەبوو خۆوە تەبی ئەوە نکتەیەکی تیانە بۆ گێڕانەوە ناشێت لنیا خەم با چەند ئاتێکمان لە قورآنی پیرۆز بۆ بخوێنێت ئەگەر ئاسایی ببلاتەوە دواتر هەنێک پرسیارتریان لەگەڵ مامۆستاگیان هەنێک ئاەتمان لە قورآنی پیرۆز سرودمان هەبوو ئەی زۆر باشە سرودمان بوو پێشکەش من ئاگاداریەوە نەبوو ئێستا من خۆم ڕێخەری بەرنامەکانم لێرە لە ماڵیشەوە مناڵمان بچووک بووە ئەحمەدیانە دەفەکە بێنە چی بۆ کوت با بە شتێکمانی باڕێکی خێن ئەتر جاری وە کۆرسی مناڵی کۆڵانمان کۆ کردێتەوە کردوان بە جۆرێک لە جۆرەکان مەولودێکانی کە سرود چڕین یعنی شتێکی خۆش تەبیعی شتی شیاو کە شیاو بێ بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بوو ئێستا هەمووی گەورە بوون ئەڵێن خۆ مامۆستا دەنگەکەی خۆمامان بۆ لێرەوە بزانین چۆنی یادگارێکی خۆشە فەرموو مامۆستا بە مەقامێک لە دەست پێ ئەکەین اینجا وەصفێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم شعرەکەش مامۆستا موفتی زادەیە کە ئێمە مامۆستایان ئەگەر بە ئاەتی قورئان بووە یا ئەگەر بە خوێندنەوەی سیرە و ژیانی پێغەمبەر بووە صلی الله علیه و سلم بیا بە شعر و پەخشان بووە مهم ئەوەیە کە تۆ ئەم دینەی خوا بگەینی بەگوێی بینەران و بیسەران من کەسێکم دەست بەتاڵ نیم من وەصفی پێغەمبەرەکەم صلی الله علیه و سلم ئاوا ئیتر شتێک ئەڵێم شتێک لە جوانیەکانی دین ئەڵێم شتێک لە سلوکەکانی پێغەمبەر ئەڵێم صلی الله علیه و سلم کە لەگەڵ ئەصحابیە لەگەڵ خێزانە گەورە و بەرز و بەڕێزەکانی ماندوویەتی جای سەر چنەوە خزمەت شعرەکەی مامۆستا موفتی زادەی ڕەحمەتی ئەگەر ودمی هەناسەی تۆ نەبایە ئەمن چی بووم ئەگەر ودمی هەناسەی تۆ نەبایە ئەمن چی بووم ئەمن چی بووم
مگر هر خواب زانه اگر ودمي هنا سيتون بايا امن شبوم امن شبوم مگر هر خواب زانه لتوقي وحياة لتوقي وسرماي حياتهم لتوقي وسرماي حياتهم تروس كيكي درون تروس كيكي درون تامي جياني شنجارم قد لمن بومن لمن فرزون زيكتر شنجارم قد لمن بومن لمن فرزون زيكتر لريد به صدق يا وكرجاني لريد بصدق يا وكرجاني لجرقي جميراني جاني خامني ششتر خام فيتن يا تمها بيتنها لإنفرادي لم جمهر شي خوش دنيا سرفا مهدلام عشقو أبينا سرفا مهدلام عشقو أبينا لبودي دار سالاري مدينة لبودي دار سالاري مدينة تخوى بادي سبا بيران هوالي لبو خمقين دلي اشوفت حالي سرفا مهدلم عشقو أبينا سرفا مهدلم عشقو أبينا لبودي دار سالاري مدينة مقر آوي حياتي ديتني مقر آوي حياتي ديتني لد اللابا ناسي ظلمتي شو بعواد بوم شوك بيتو أوينم بعواد بوم شوك بيتو أوينم بدي بيتو جمالي أو ببينم خدايا قرشي لا يقنم ظلمتو
خدایا گرچی لایقنیم بەڵام تۆ برێژە ڕەحمەتێ بابێ لەسەر خۆ سەرافامێ دڵم عەشق و ئەوینایە سەرافامێ دڵم عەشق و ئەوینایە لە بۆ دیداری سالاری مەدینایە لە بۆ دیداری سالاری مەدینە. دەنگ خۆشەوە مساگیان زۆر سپاس دەکەین. هەردەم لە کاتی دوو حاڵەتە ئینسان سوبحانەڵڵا ئەو ڕۆژەی کە زاوای ئەبێت تاڵەموویەک لێت بێ ببەین هەرڕێک نابێتەوە یا قۆبچەیەکە بۆ داناخرەیە بۆ ئین باکەون لە کاتی ئەچیتەوە ستودیۆ ئیلا بێ شتێک لەو قورگە تا دروست بێتە نازانم سوبحانەڵڵا زۆر عەجیبە. دەستەکانە خۆشەوە مساگیان زۆر سپاس. بۆ شازەش هەر دەنگت خۆش بوو ماشەڵڵا لێبێ. مامۆستا ئێمە کاتمان کەم ماوە جا نازە حەزەکەم یادگاریەکی خۆشی جەژنمان بۆ باسکە شتێکی خۆش کە بیر نەچێتەوە ڕووداوێک ئەگەر هەبێت. وەڵی شتەکان زۆر زۆرن شتەکان زۆر زۆرن ئەویش ئەو بوو کە سەرەتا خێزانم دروست کرد با بڵێن من لە 4/7/2003 کە خاتوبیانم گواستەوە قەدەری خوای گەورە ئەو ساڵە زستان بوو با بڵێن ڕەمەزان کەوتبووە زستان بۆ جەژنەکەی دایکی نردی بە شوێنیا وتی بابێتەوە پەنجەرشتم بۆ پاکاتەوە ئەوانە قەدەری خوای گلیان نابووە نەیانهێشت بێتەوە لای من جەژنکا و جەژنم بە تاق و تەنیا کرد. ئیتر منی شوێنێکم خوار وتم وەڵڵاهی هاتەوە لێدە شتی وانی شۆ ئەم جن منی بەجێشتەوە منم بەم هەموو قەرەباڵقیەوە ئەو منی بەجێشتووە برادەرێکمێ لە کاک مەحەمەدی ناوە وتم ممکن هەلێیە ئەویش بەجددی وەریگرتوتی کورەبیکە لە ڕێخوا فیدیەی سوێنەکە و بدەوتی لەبەر ئەوەی کە فیدیەی بەی بە لێ نەدەوت و ڕەبوونەوتم ممکن نییە ئیلا تی سوێن بەخوا من فیدیەکەی ئەم بە زەبی نابێت لێ بدەیت 15 دیناری کرد بە خێریای بە فەق لەبەرەوەی کە من یعنی ئەو جەژنە سوێنم لێ خواردووی لابێ لی دەمترەوە بە قەدەری خواتە هاتەوە حەسەبیەتەکەم نەما و تووڕەبوونەکە مامۆستا چۆن دڵێ لێ چۆن دڵیات بە جەژن منی بەجێ یەکەم جەژن بێتر لەو جەژنەوە هەتا ئێستا ڕۆژێک نەبووە یان ئێمە جەژن بە تەنیا بکەین یانی جەمامۆستا ئەفرەت کە سەرەتا زەواج ئەکات ئەها تۆزە دڵی لای ماڵەوە بێجێ باوکم منیش بەڕاستیانی ماڵی دایکم و ماڵی باوکمەوانە ئەتر قەدەری خوای گەورەی ڕەب العالەمین وا بوو بۆ جەژنەکانی تر الحەمدولایە وەشکر یعنی کاک ئەحمەد گیانمان لەدایک بوو نێ دڵی نەهات ئەحمەد بەجێ بێ ئەی لەبەر ئەحمەد نەڕۆیشتە نەک لەبەر تۆ مامۆستا وەڵای ترەوە خۆی جواب باتەوە لەبەر باوکی ئەحمەد ئەرە وەڵا سوێنم خواردتمی نابێ وتم شتی وانیە چۆن جەژن من بەجێ لێتر منیش وا خۆم سوور کرد بۆ شتم کڕی بوو بۆ جەژنوانە چێژ لێنێن ینی خۆم وا دانابوو بەز الحەمدوللا بۆ جەژنی قوربانمان پێکەوە کرد بیرم نیێت شلەی پاقلەشی لێ نابوو ڕۆژی جەژنی قوربانی ئەوا بیرم ناچێتەوە ئەرە وەڵا بیرم یەت شلەی پاقلە بوو جەژنی قوربان هەر بەختەوە بن ئینشاءڵڵا دوور بن لە ناخۆشی و کێشە و مەشاکل ئینشاءڵڵا خاتوبیان یان قسەی کۆتایی زۆر بگرین هیچ شتێکی خۆش ئەگەر هەیە بۆوان باسکەیان ئەگەر قسەیەکم هەبێ لە کۆتاییە نەڵێ هیچم بیر نەماوە دڵی وازانم لای مناڵەکەیەتی کە جێ نازانم مەگەم بەراران بیرم خاتەوە بزانم چیم بیر بێ نازانم منە مەشغوڵی مناڵ و ماڵ و بەعزە شتێکی هەر لە بیرم بیرمان شپرزێمەیە ئێستا تۆ نییە قۆری شوشە هەبوو جارە میلوانکەیان نەکردە ملی وەکو قۆری شوشە میلوانکەی بکەیتە ملی کاک محەممەد لەبەرەوەی کە فیدێ و سوێنەی منی یاوە دێم نەیاوی نەئینشەڵڵا بەڵام قەسمەوە بوو کە ئینسان سەرەتای تەمەنا ینی تۆزێک گەنجەتی و هەڵچوون و کرا ئەو شتانە هەر ئەبن جارێکیان چووە بۆ ماڵی باوکی ئەو بۆ باس تەلەڤیزیۆنەکە بۆ ناکەیت تەلەڤیزیۆنمان نەبوو سەرەتا کە ئەوم هێنا
چی بۆ بۆ ماڵی عادە دوا بوو ئەو نەشت ناکرا بۆ بەڵێ بەڵێ هات بە دوامە وتی وەرەوەتم وڵی نایەمەوە جارە تااقەتم نیە خەریکی ئیشی ناو ماڵ بووم وتی بەخوا تەلەڤزیۆنم بۆ کڕێ وەرەوە ئەڕۆینەوە ماڵ بەخوا لە خۆشی تەلەڤزیۆنەکە ڕۆشتمەوە کچی ئێستاش هەتا ناو ماڵی کاملی بۆ ڕاستەکردیشی بەخوا هەسەی مشتی ئەو کاتە بەس لە لای شتی ئەو بەسیت بوو ئێستا یعنی ئێستا هەموو بەرنامەشتەش هەیە بەڵامها وەکو جاران کەیەک بەرنامە هەبوو هەمووی لەو کاتە چاوەڕێ بوو ئەو بەرنامە بکە سێری بکە ئەین تایبەتمەندێکی خۆشی سەری ئەو کاتە بکە هی ئێستا تا ماڵی بۆ نەکەیت و نازانم چی قەناعەتشتان هەبووە یەکسەر کەوتمە دوای هاتمەوە کێشەم نەبوو برا سوێن بەخوا یەک بۆ فێمان هەبوو تاک بۆەوی جواب زەمی تاکی با بڵێن خەڵک بە قەناعەت هەر دووسێ تاک بوو کە گۆرانی برای بەیان لە ماڵی بۆکم خستبووی سەرسەر هێنای بۆ ماڵەکە کە بەکرێگرت بووم وتی وەڵام بۆفیەکەم بۆ هێنا بەسەر سەری خۆی هێنا یانی هەر شتێکی زۆر گەورە نەبوو ینی ئەوەندە بەس شتێکی خۆشم بیر ناچێتەوە کاویژە و بەخۆشی ئەوە بوو کە تەلەڤزیۆنەکەم بۆ کریتەبی من هەر لە مارە بڕین و با بڵێن گواستنەوەی و ئەوانە هەمومان ڤیددیۆ کردبوو یعنی هەموو بە ڤیددیۆ سەش ماومانەکە هەتا جارێکیان ڤیددیۆکەمان لێ ئەدا مناڵەکان نەزم کامیان گرایەوە مەتان بۆ بانگ نەکردووە مەتان بانگ نەکردووە نەزم کامیان بۆە بیریە 2011 مەتان بۆ بانگ خی گەورە نیان بڕێ خی گەورە خێزانە ها بەجواری بێڵێتەوە هەر بەختەوەر بن دڵخۆش بن ئێوەمان لە کاتکە دڵنیا میوانتانە بێ بە پرسیارەتیتان هەیە سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمانە بوون ئەمڕۆ دڵنیان بینەرانیش چێژیان لە بەرنامەکە بینیوە لەگەڵمانە سپاس بۆ هەرێک لە بەڕێزان مامۆستا ئارام شەیدان و خاتۆ بەیان نووری کە لەم تۆ لەگەڵمان بوون. سپاسدانەکەین ئەتان